ئاگاداری هەڵەکانی قوربانی بن باخوای گەورە لێتانی قبولکە. هەڵەیە حیوانەکەت یەکێک لەم چوار عیبەی تیاوێ: شەلی، کوێری، لەڕی، نەخۆشی. جگە لەم چوارە باقی ئاساییە و دروستە. مادام نیازی قۆچکردنت هەیە تەنیا تۆی سەرگەورە، ناوێ مووی لاشت و نینۆغەکانت لە یەکەم ڕۆژی نۆمینەی حاجی هەتا و کاتێکی حیوانەکە سرە بڕی لە لاشەتی بکەیت. خۆ ئەگەریش لێت کردو ڕیش و تاشی سەر و تاشی قۆچەکە دروستە، بەڵام مخالفەی سنەتی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم. باش بزانە قۆچکردن عیبادەتە. ئەگەر ڕیایی و پۆز و منەتی تیا بکەوێت خوای گەورە بەتاڵی قاتێ. هەڵەیە هەر ساڵی قۆچێ دیاریکەی بۆ یەکێ لە عایلەکەت. ئیمساڵ بۆ خێزان مەیکەم، ساڵێکی تر بۆ ئەم کوڕە مەیکەم، ئیمساڵ بۆ خۆ مەیکەم. نە، یەک حیوان سەر بڕە بۆ کۆڕای عایلەکە. هەڵەیە و نابێ هیچ لە حیوانەکەت بفرۆشی. قەساب ئەعتیادیە وەکو هەر ماڵێک پشتێ گۆشی بیتێ، بەڵام ئەوەی نادروستە و غەڵەتە ئەجری قەسابیەکە ناوێ لەسەر حسابی قوربانیەکەوێ. بێم حیوانە بۆ سەر بڕە 2 کیلۆ گۆشتە دەینێ، ئەمە و دروست نییە. کاتی حیوانەکە بارەکەی جوان باریکە، جوان دایگرە، جوان بیگێشەمەکە گوێچکە و ئەملا ئەولای، عەزێتی مەدە، چەقۆی لە لا تیژ مەکە، حیوانی کەی لە بەردەمیان سەر مەوڕە. پێمە صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر سەرتان بڕین جوان سەری بۆڕن. وە لە بیرم نەچێ ویژدانت بێ کاتێکە حیوانەکە سەرە بڕی یەکسەر پێسی مەکەنە، یاڵە باوە سراحەت گیانی دەرچێ ئەوسا پێسی بکەنە. وە کاتی حیوانیشتان سەر بڕی هەڵەیە و هەڵەیەکی زۆر گەورەیشە کە ێژن بە ناوی خوا و مەولوی پێغەمبەر. مەولوی پێغەمبەری تیا مەخە، تەنیا بە ناوی خوا. بسم الله والله أكبر اللهم هذا منك وإليك. خۆتان لە لەعنەت و گوێنی خەڵک بپارێزن، ڕەحمەتی خواتان لێ بێ. گەیە و پیسی و پاشماوەی قوربانیەکانتان مەکەنە ڕێگاوبان، ژینگە پیس مەکە. ئاگادار بن هەر کوڕە ژنی هاور نابێ لەسەر ماڵی باوکی خۆی حسیە وکە، با لە یەک ماڵی شابن. ئەگەر هەی بێ ئەبێ بەسەر بخۆی بۆ خۆی قوربانی بکە. ئامەیلە گاڵتە و سوکاتیکردن بە دروشمی قوربانی کوفرە. لەم ماوە زۆر ڤیدیۆی کۆمیدی لەبارەی قوربانی بڵاوێتەوە، تۆ لەو کەسانە مەبە، واگەر بینیتیش قبوڵی مەکە، لایکی مەکە، شێری مەکە. بزانە پارەی 1000 حیوان ببەخشیت یەک قوربانیت لەسەر ناکەوێت. نابێ قیمەتی حیوانەکەت ببەخشی بە فەقیر، بەڵکوە بێ حیوانەکەت سەر ببڕی گۆشتەکەی ببەخشی بە فەقیر. ڕەخنەگرتن لە دروشمی قوربانی ئیشی مسلمان نییە، نایە لە دەمت دەرچێ وەڵا گوناحە ورەمە زوڵمە بوو ئەو هەموو حیوانە بێ سەر بوڕێ. ئەمە ملحید و بێ باوەڕەکان ئەم قسانە دووباراکەنەوە. ئەمە شریعەتی الله تعالایە، ئێمە پێی قائلین و جێبەجێەکەین على الرأس والعين. ئەوەشی بەدڵی نییە باسی ڕوپیاس خوا.